سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان خاوێنکردنەوەی سروش لەلایەن ژینگە دۆستانی مەهاباد دەست بەسەرکردنی زانیار محەممەد نژاد لە کامێران لە سێدارەزانی بەندکراوێکی خەڵکی ئیلام لە زیندانی مەلایر ڕەونەقی بازاڕی فرۆشتنی پرچ لە کوردستان و ئێران ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە مەخزەنەکانی پێترۆشیمی ماحشەر ئاکسیۆنی ئێرانیانی ئازادیخواز لە کۆڵنی ئەڵمان و کوژرانی 66 کەس لەلایەن داعشەوە لە کۆنگۆ. خاوێنکردنەوەی سروشت لەلایەن ژینگە دۆستانی مەهاباد ڕۆژی یەکشەممە 22 پوشبەر کۆمەڵێک لە ژینگە دۆستانی مەهاباد لە هەڵمەتێکدا ناوچەی داڵانپەڕیان لە زبڵ و پاشماوە پاک کردەوە. ژینگە دۆستانی بەشدار لەو چالاکیە پاش کۆکردنەوەی زبڵ و پاشماوەکان داوایان لە خەڵکی ئەو شارە و گەشتیاران کرد کاتێک سەردانی سروش دەکەن زبڵ و پاشماوە لە دوای خۆیان بەجێ نێڵن. چالاکانی ژینگەی مەهاباد هەروەها داوایان لە خەڵکی کوردستان کرد لە کاتی بەشداری لە چالاکی ڕێکخراوە ژینگەیەکاندا منداڵەکانیشیان لەگەڵ خۆیان ببن تاکو پاراستنی سروشت وەکو کەلتورێکی بەنرخ لە کۆمەڵگادا جێبکەوێت. دەستبەسەرکردنی زانیار محەممەد نژاد لە کامێران لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی خەڵکی کامێران بە ناوی زانیار محەممەد نژاد لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئەمنیەتیەکانی کامیاران بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی باوکی زانیار محەممەد نژاد و وێڕای پشکنینی ماڵەکە دەستیان بەسەر کەلوپە لە شەخسیەکانی داگرتووە و دوجار ئەو شارۆمەندەیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. لە سێدارەزانی بەندکراوێکی خەڵکی ئیلام لە زیندانی مەلایر بەیانی چوارشەممە 18 پوشبەر حکومی ئاعزامی بەندکراوێکی خەڵکی ئیلام بە ناوی مۆراد حەسەن مەنسووری لە زیندانی مەلایر جێبەجێکرا. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ مۆراد حەسەن مەنسووری پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەزگای قەزای ڕەژیمەوە بە ئاعزام مەحکوم کرابوو. بەیانی چوارشەممە سزای لە سێدارەزانی ئەو بەندکراوە لە بێدەنگی خەبەریدا جێبەجێکراوە. گواستنەوەی بەنیامین ڕەحیمپوور بۆ زیندانی سنە ڕۆژی یەکشەممە 22 پوشبەر بەنیامین ڕەحیمپوور چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی شاری سنە بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕاگوێزی زیندانی ئەو شارەکرا. بەنیامین ڕەحیمپوور ڕۆژی سێشەممە 20 ڕێبەندانی 1403 لە شوێنی کارەکەی لە شاری سنە دەست بەسەر و پاش 19 ڕۆژ لێپرسینەوە بە دانانی وەسیقەی 500 ملیۆن تمانی لا گرتوخانەی شارانفەر ئازادکرا. ئەو چالاکە مەدەنیە دواتر لەلایەن دادگای ئینقلابی سنە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبەنێرەکانی ڕەژیم بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ڕەونەقی بازاڕی فرۆشتنی پرچ لە کوردستان و ئێران بە وتەی چالاکانی مافی مرۆڤ بازاڕی فرۆشتنی پرچ لە شارەکانی کوردستان و ئێران ڕەونەقێکی بێوێنەی گرتووە و بەشێکی زۆر لە کشانی گەنج و ژنان بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیان ڕوولەو کارە دەکەن. بە وتەی هاونیشتیمانیان لە گۆشە و کەناری شارەکاندا تەبلیغاتێکی زۆر لە فرۆشتنی پرچ دەبینرێت و بەشێک لەو کشانەی ڕوولەو کارە دەکەن خوێندکارانی کشنکە بەهۆی هەژاری و بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیان ڕوولەو کارە دەکەن. فرۆشتنی پرچ لەلایەن خوێندکارانی زانکۆ و قسابیانی دەبیرستان لە حاڵێکدایەکە بەپێی یاسای بنەڕەتی وڵات دابینکردنی خوێندەری بێبەرامبەر ئەرکی حکوومەتە و هیچ خوێندکار و قسابیەک نابێت بۆ دابینکردنی هەزینەکانی خوێندن کار بکات. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە مەخزەنەکانی پێترۆشیمی ماحشەر ڕۆژی یەکشەممە 22 پوشبەر کرێکارانی پەیمانی شاغڵ لە مەخزەنەکانی سوتەمەنی بەندەر ماحشەر بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە.
بە وتەی ناڕازیان پاش شەڕی ئێران و ئیسرائیل دەوڵەت پاداشی بۆ کرێکارانی نەوت دیاری کردووە و بەڕێوەبەرانی شرکەتی نەوت بە کرێکارانی فەرمی و قەراردادی 24 بۆ 50 ملیۆن تمەن پاداشتیان پەرداخت کردووە لە حاڵێکدا پشکی کرێکارانی پەیمانکاری تەنیا 3 بۆ 6 ملیۆن تمەن دیاری کراوە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە خوازیاری وەلانانی جیاوازی و گۆڕانی دۆخی پیشەیان بوون. کۆبوونەوەی پێرسۆنەلی زانکۆی زانیاری پزیشکی لە ئێران شار. ڕۆژی یەکشەممە 22 پوشبەر پێرسۆنەلی زانکۆی زانیاری پزیشکی ئێران شار لە ئاز نەزانی حەقدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان پێرسۆنەلی زانکۆی زانیاری پزیشکی ئێران شار بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم خوازیاری پەرزاختی حەقدەستە دواخراوەکان بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست و پێزانی مەزایە هاوشێوەی کارمەندانی فەرمی بوون. دووهەمین ڕۆژی کۆبوونەوەی نانوەخانەکان لە تاران. نانوەخانەکانی تاران ڕۆژی یەکشەممە 22 پوشبەر بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان لە بەردەم ژووری ئەسنافیە و شارە خۆپێشاندانیان کرد. ناڕازیان لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری وەلانانی سامانەی نانینۆ، پێدانی یاردی دەوڵەتی، پەرداختی یارانە و کەمکردنەوەی هەزینەکانی وەبەرهێنان بوون. شایانی باسەکە خۆپێشاندەران لە دروشمەکانیاندا خوازیاری دەست لە کارکێشانەوەی حشمەتۆڵا عەسکەری جێگەری یابووری و ستانداری تاران بوون. ژاراویبوونی 31 کەس بەهۆی خواردنی مەشروباتی ئەلکۆلی لە دەسفول. ڕۆژی یەکشەممە 22 پوشبەر 31 شارۆمەندی خەڵکی دەسفول بەهۆی خواردنی مەشروباتی ئەلکۆلی ژاراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. بە وتەی سەرۆکی ئۆڕژانسی دەسفول 31 کەس بەهۆی خواردنی مەشروباتی ئەلکۆلی ژاراوی بوون و یەکێکیان بەهۆی خراپی دۆخی تەندروستی گیانی لەدەستەوە و 6 کەس لە بەشی تایبەتی نەخۆشخانە بەستەری کراون. هەروەها 7 کەس گورچیلەکانیان لە کار کەوتووە و ناچار بە دیالیز بوو. پەسەندکردنی گەڵاڵەی مەجلیس بۆ سزادانی قورسی تۆمەتباران بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل. مەجلیسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی لە کردەوەیەکی سەرکوتگەرانەی دیکەدا بە پاڵپشتی شۆڕای پارێزەرانی یاسای بنەڕەتی وڵات گەڵاڵەیەکی پەسەند کرد و تیادا ئاماژەیان بە سەپاندنی سزای سێدارە بەسەر تۆمەتباران بە سیخۆڕی بۆ ئیسرائیل یان گروپە دژبەرەکانی ڕژیم کردووە. وتەبێژی لێژنەی سەرۆکایەتی مەجلیسی ڕژیم ڕایگەیاند ئەو گەڵاڵەیە پاش گۆڕانکاری لە شۆڕای پارێزەرانی یاسای بنەڕەتی وڵات پەسەند کراوە. بە پێوە یاسایە هەر کەسایەتیان دامەزراوەیە کە بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل تۆمەتبار کرابێت بە توندترین شێوە سزا دەدرێت. هەروەها ئەو کەسانەی وێنە یان فیلم بۆ مێدیاکانی دەروەی وڵات دەنێرن بە 2 تاکو و 5 ساڵ زیندان سزا دەدرێن و هەر گروپێک لە کاتی شەڕدا خۆپێشاندان کات ڕوبەڕووی سزای 5 بۆ 10 ساڵ زیندان دەبێتەوە. شایانی بەسەکە بۆ بەکارهێنەرانی ماهوارە ستارلینکیش سزای 6 تاکو و 2 ساڵ زیندان دیاری کراوە. ئاکسیۆنی ئێرانیانی ئازادی خواز لە کۆڵنی ئەڵمان. ڕۆژی یەکشەممە 22 پوشبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی شاری کۆڵن لە ئەڵمان ئاکسیۆنێکیان بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی و شارۆمەندانی ئەفغانستانی بەڕێوە برد. بەشداربوونیەوە ئاکسیۆنە کاردانەوەیان بەرامبەر بە شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە ژێرنەوەی سیخۆڕی بۆ ئیسرائیل و دیپۆرتکردنەوەی سەدان هەزار پەنابەری ئەفغانستانی نیشانداوە و وێ ڕای شەرمەزارکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی خوازیاری کاردانەوەی بەرینی کۆمەلگای جیهانی بەرامبەر بە پێشێرکاریەکانی ئەو ڕژێمە جەنایەتکارە لە بواری مافی مرۆڤ بوون. گیانبەختکردنی 27 فەلەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی یەکشەممە 22 پوشبەر ئارتەشی ئیسرائیل هێرشێکی وەحشیانەی کردە سەر هاوارەکانی غەزە و 27 کەسی کوشت. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە سەربازانی ئیسرائیلی هاوارەکانی کەرتی غەزەیان لە کاتی وەرگرتنی ئاو و خۆراک کردووەتە ئامانج و لە ئەنجامی ئەو هێرشەدا 27 فەلەستینی گیانیان بەخت کردووە و بەدایان کەسی دیکەش بریندار بوو.
دووە هەواڵ کوژرانی 66 کەس لەلایەن داعشەوە لە کۆنگۆ. ڕۆژی یەکشەممە 22 پوشبەر گروپێکی سەر بە داعش هێرشیان کردە سەر ناوچەیەک لە ڕۆژهەڵاتی وڵاتی کۆنگۆ و 66 کەسیان کوشت. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی کۆنگۆ ئەندامانیە و گروپە خەڵکی مەدەنیان دەست بەسەر کردووە و 66 کەسیان بە شمشێر و چەقە و کوشتووە. بەشێک لە قوربانیان ژنان و کچانی گەنج بوون کە جەستەیان پارچە پارچە کراوە و دەفتەری نەسەوەی گرتووەکان لە وڵاتە ئەو کارە ساتێ وەکو حەمامی خوێن ناوبردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد دووەست دەبن.